سوما ئێستا کە تەلەفۆن لە بۆ ئەو برایە مشکایانت دەکەن بابێنەکەم بابیان دەی سوما سوما دقیقه واش باوکم بانگم دەکا بڕۆ بە دوو بابەتەکەوە بڕۆ سوما 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 بله بابا جان بله ولا كسر جانم تاچه جانم بابا بیا وقت دوی هیچی نه بابا هیچی نه قسەکەم ئەمن ژۆم لە هەموو قسەکاتان بوو ئەویش ناحەقی نییە ئەستا بڕۆوە ماڵی خۆت ئەمنی بەتەمای ئەو خۆی گەورەیە بەجێ بێنە بابا بەشەر بزارت کچم نە ئەستا بڕۆ دەی چۆن بەجێت دێڵم بابا چۆن دڵم دێ بەجێت بێڵم چۆن بڕۆمەوە ماڵێ ببێتەوە خوام هەیە خوا دڵم نایە بابا جان دڵم نایە بۆ وەسا بەجێت بێڵم ئەستا بڕۆ ئەتوو زۆر بە زەحمەت بووی لەگەڵ من ژیانی تووشم تاڵ کرد دوو کڕە بە قەنجی من نەهات بەس ئەتووی خزمەتی من دەکەی بڕۆ هەستە کسم هەستە لە بەخاتری من ماڵی خۆت تێک مەدە هەستە بڕۆ بابا جان بە قوربانت بم چۆن بڕۆمەوە من ببێتەوە آخر من ئامادەم هەموو شتێکت بۆ بکەم بابا ببێتەوە ناتوانم هێزم نییە بڕۆ خوام هەیە خوا تو هێزی ئەژنۆمی بابا بۆ ئەس نایێنێ ساڵی خەڵک چۆنەوە ئێمە ژۆ زاڵ قەبی حەمانێ ئەلۆ ئەلۆ دیار باشی باشی کاگەژار وەڵا کاکە چ باشتمە بۆ خێر وەڵا خێرمە کاکە لە سای سەرینگۆ بە خۆت و توانای خۆتان دزیتەوە سۆماشتان لێوێن دەرفرەدای وەرەزان خزمەتکارە کاکان گولو ناس دەکەم بابتان کورە کاکە ئاگامان لێ بێ با قوربان خۆی بە سڕەیە خۆش دەزانی من لە بەردەوامی کولیە زۆر مەجاالم نییە لەبەر ئیمتحانات نزیک بۆتەوە کورێوەکەی نیە سڕێ سڕەی چۆ حاری چەوە سڕەیە سۆمار لەوێن دەرکەتیان گواگاتان لێ نییە ئەوەکەی نیە سڕێ باشە تو بە من برێ بە من ئەتو ئێستا لە چێن دەریوە حالیان وا لە کولیەم باش باش دەخوافیز حەزەرات کووە کورە عیب ناکەی درۆ لێگە من دەکەی ئەوم حەزەراتە ئەدی کا مامۆستات کورە دیارە ئەنگۆ شەرمێ لە خۆتان ناکەونەوە بە خۆت و توانای کورە عیبە لە بۆتان بە قورعان بابتان لەوێ فرەدایە سۆماراگای لێ خۆ خزمەتکاری گۆ نییە سۆما بە سڕێ کورە سڕەی چاوەسکەی نێ سڕەیە ڕۆژێک دەرێ ئیمتیحانم هەیە ئەو ئیمتیحاناتتا لە بۆ پارەی ئەگەر لە بابەت نەمایە تواناش لەو لای دەرێ وەڵا ئیشم هەیە و کارم هەیە و چێ سارە چ دەفرۆشیان نا کورە عیبە لە بۆتان کاکە دوایان گۆ لۆ حسابە چنۆ من ناکەرم هەموو ژیانم تێک تو لە دەستان گۆ تەماشاکە دیار ئەمەتون بە پیاو زانی هاتیمە دوو قسە لەگە بکەم یان ئەوەتە ئێستا دەچێەوە کەم بابەت بە توانای براشت دەرەی ژوزوو بستەکنی یان ئەوەتە ئەمن سۆمای تەراکەدەم نا ئەچم هەر خۆم ئەچم خەمن نەبێت باش ئەوە ئەمە خۆدا ڕۆخواز ئاخ باوکە ئاخ یا بمرە نەجاتمان بێ لەم حاڵە یانی چاک بەرەوە